ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. ئێستا ستافی باسی ڕۆژ لە تونێلی پیرمامە. تونێلی پیرمام شەقڵاوە بە هەولێر دەبەستێتەوە وەکو بەرپرسانی ئەو پرۆژێ باسی لێوە دەکەن لە گەڵ تەواوبوونی ئەو پرۆژەیە شەقڵاوە دەبێتە گەڕەکێک لە سەر بە شاری هەولێر. ئێمە هەوڵ دەدەین لەم بە دوواداچوونەماندا فۆکس بخەینە سەر تەواوکردنی ئەو پرۆژەیە کە ئەم پرۆژەیە ماوەی 8 ساڵە کاری تێدا دەکرێت و بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوودا باسییان لەوە کردووە لەسەری ساڵی 2019 ئەم پرۆژەیە بە تەواوی کارەکانی تەواو دەبێت. ئێمە هەوڵ دەدەین فۆکس بخەینە سەر ئەو پرۆژێ و کێشە و گرفتەکانی ئەو پرۆژێ و تەواوی پرۆژەکانی دیکە کە لە نێوان هەولێر و سنووری کۆماری ئیسلامی ئێران واتە حاجی عومەران دروست دەکرێت لەگەڵمان. کاگاریان با بزانین ئەو تۆنێلە درێژەکەی چەندە؟ چەند مەترە؟ ئەو تونێلە درێژەکەی 2500 مەترە. 2500 مەترە. ئێستا دەبینم بە تەواوی قیر کراوە. بەڵێ هەر سێچین کاری قیرتاوکردنی تەواو بووە. زۆر باشە. بەس من لە دەستپێکیدا دەبینم هەندێک شتی کەمی ماوە ئەو پرۆژەیە. ئەو شتانەی کە ماوە پرۆژەکە بە تەواوەتی بکەوێتە کار چییە؟ وڵا گرنگترین بڕگەی کەماوە کاری ئەلکترۆمیکانیکە کە پێک دێت لە سیستەمی ڕۆناچی سیستەمی هەوا گۆڕچێ جەتفانەکانی پێدەرێن تۆڕبین سیستەمی کامیرەی هەیە سیستەمی ئاگرکوژێنەوەی هەیە ئەو کارانەی ماوە چاوەڕێ دەکەن ئەو پرۆژەیەکەی تەواوبی. وڵاهی ئەو پرۆژەیە زیاتر کارەکانی کاتی کەم دەوێت بەس پێویستی بە هاوکاری ینی مادیە زیاتر ئەگەر پارە سرف بکرێ و ینی ئەو شتانە بکرێت دەعم زۆر بە کاتەکی زووتر تاوا دەبی ینی ئیشەکە لەسەر ئەوەی ڕاوەستە مادیە لە سەدا چەندی تەواو بووە کاری نەفەقەکەی لەگەڵ پرۆژەکەی هەمووی نزیکەی 1970 تەواو بووە. ئێستا لە ناو نەفەقەی بەس کاری گڵۆپەکان مایە کامیرەی مراقەبەی هەندێک سێنسەری خاصمان هەیە بە دووکەڵ و ئەو شتانە کە ئاگرکوژێن و ئاگرەکە یەکسەر ئینزار بداتە ژووری کۆنتترۆل ئەو کارانە مایە لەگەڵ کاری بۆ یاخکردن و ئەو کارانە مایە. باش ئەو کارانە مایە ئەگەر بێت و هەموو ئەو پێداویستیانەی کە زەڕورن بۆ ئەو پرۆژەیە بەردەست بێ لە ماوەی چەند تەواو دەبێت؟ بەخوای ئەگەر کامل یعنی ئەوەی مادی بکرێ دەعمی هاوکاری بکرێت لە شەریکەی ینی چار مانگ 5 مانگی دەوێت. باشە تاوەکو ئێستا دواکەوتنی ئەو پرۆژەیە ینی هۆکارەکە قەیران بووە یاخود هۆکارەکە کەمتەرخەمی بووە لە کۆمپانیا یاخود کەمتەرخەمی بووە لە حکوومەت؟ بەخوای زیاتر کە ئەگە باسی 2014 بکەین تا 2014 کۆمپانیا پێشینە و کاری خۆی بە مەزبوطی وەردەگەر هیچ تاخیر نەدەبوو. ئەو کاتی لەوانەیە هەندێکی بکەوتە سەر کۆمپانیای کە تاخیر بووە هەندێکیش کاری تەقینەوە و شتیوا بە هێواشی دەکرا ئەو کات قەدیم لە بە هەندێ تۆزێک تاخیر بوو ئەو نەمان دەتانی زۆری تەقینینەوە بەس لە پاس 2014 قەیرانی داراییە. ئێوە چاودێری ئەو پرۆژەتان کردێ بە وردی؟ ینی ئەمە بە پێی ستاندەری جیهانی و بە پێی ئەوەی کە عەقدی لەسەرکرایە گرێبەستی لەسەرکرایە هەموو مەوادەکان و هەموو جێبەجێکردنمان بە پێی مواسەفات و فەحوساتیان. کاکەماندینە من سڵاوتان لێبێت بەخێر بێ. ئێوە شۆفێرن لە ڕێگای هەولێر شەقڵاوە بەرێ کار دەکەن. باشە. ئێستا سەبارەت بە دروستکردنی تۆنێلی پیرمان بۆ ئێوە سوودی دەبێت؟ زۆر چۆن؟ زۆر سوود دەبێت تقریبای چارێکێک 20 دقیقە زیاد فەرقەیەکە لۆ هاتنێ لە کۆڕێ و مەسیفە بنغۆندە لۆفانەوە سەک و وەرەوە خوارێ و ناو کۆڕی قەرەبارغا ناو مەسیفی قەرەبارغا هەندی تونێرە ڕاست دەین و ئەگەر نێشەقراوێ ممکنە بەنیو سەعاتی بێن. زۆر باشە. هەندێک جار دەڵێن ڕووداوی هاتوچۆ زۆرە بە دروستکردنی ئەو تونێلانە جۆسایدی باش ڕووداوی هاتوچۆ کەم دەبێتەوە پێ دوایە؟ بەڵێ بە تاکید زۆر کەم دەبێتەوە لەبەرەوەی
ئەو لۆفانە نامینێ بینیانە فەرقی زۆرە ینی کەمتری ڕێگاکەش کەمتر ئێستا دەبێت ڕێگاکە چۆنە؟ بەخوای زۆر باشە بە تایبەت ڕۆژانی عوتڵە و بۆنەکان ڕێگا زۆر قەربار ناومەسیف و ناوکۆڕێ. باشە پێت وایە بە تەواوبوونی ئەو پرۆژەیە ینی جموجۆڵی هاتوچۆ لە نێوان هەولێر و شەقڵاوە باشتر بێ گەشتیار زیاتر ڕوو لە شەقڵاوە بکە؟ بەێ زۆر باشە بەێ زۆر باش دەبی ئاسانکاری زۆر بە خەرش باش دەبێت هەتا دەگات لێر لە هەولێرە دەگات عاجەمەران زۆر فەرقیە چکە قەرەباغی مەسیف و کۆڕێ تقریبا 20 دقیقە تا 25 دقیقە فەرقی هەیە هیچ کاتێک ئێوە دەکەونە ناو قەڵەبا بەێ خاستان پێشەم زمان قەرەباغی زۆر. تونێلی پیرمام چ سوودێکی دەبی بۆ شەقڵا و سنووری شەقڵا؟ طبعا گرنگترین سوودی ئەوەیە کە ئەو جەنجاڵی و قەرەباڵغی لەسەر ئەو هێڵی هاتوچۆیە هەیە کۆتای پێدێ لەبەرەوەی شەقڵاوە وەکو ترانزێتی هەموو ناوچە گەشتیاریەکانە کە پێیدا دەڕۆن و هەروەها شاری سلەیمانیشی پێوە ئەبەسرێتەوە ئەگەر بڵین لە هیرانەوە بڕۆن. طبعا بە تایبەتی لە کاتی مناسباتە جەنجاڵێکی زۆر دروستە بێ بۆ ڕێگە و بانەکان ئەوە یەکەم سوودی ئەوەیە کە کێو کێشەیەمان نەجاتە بێ. دوو بە شێوازێکی وا شەقڵاوە نزیگە بێتەوە لە هەولێر کە خەڵکی زیاتر ڕووی تێئەکا ئیتر بە مەبەستی گەشتیاری بێ بە مەبەستی مانەوە بێ بە مەبەستی ئەنجامدانی پرۆژەی بۆ بەرهێنان بێ زۆر جاروە بەرهێن هەیە دێت دەڵێ دڵمان خۆشە ئەگەر ئەو شەقامە زوو تاو بێ ئەو تونێ لە تاو بێ و بکرێتەوە ئایشی ئێمەش ئاسانترە بێ دەتوانین بین و بەرهێنان لێرە بکەین لەبەرەوەی گەشتیاری زیاتر ڕووی تێئەکا بە حکمەوەی مەسافەکان کورتترە بێتەوە ئەواتە لایەنێکی خێر دەبێت بۆ ئەکید شەقڵاوە. بێگومان ئەوە زۆریش ئیسیفادەی ئەبێ بۆمان. باش هەمە هەنگیتان چۆنە لەگەڵ بەرپرسانی ئەو پرۆژەیە؟ بێگومان ئێمە هەماهەنگێکی زۆر باشمان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگەوبانەکان هەچ کێشە و گرفتێک بێتە سەرڕێیان بەیەکەوە چارەسەریەکەین نایەڵین کە پرۆژەکە بە هیچ شێوەیەک ڕابوەستێ واتە کێشەیەکی بۆ دروست بێ ببێ بەمایی ئەوەی کە دوا بکەوێت و ئیشان دوا بکەوێت. ماوەکی زۆرە ئەو پرۆژەیە خەریکی جێبەجێکردنن پێم وایە کەمتر نییە لە 8 ساڵ یعنی ئەمە گرفتی دروست نەکردووە؟ ئەکید تەبان چکە هەتا زووتر تەواو ببێ ئیش و کارەکە ئاسانترە بێت لەسەر هاوڵاتیانیش هاتوچۆیان ئاسانتر ئەبێ ڕێگاکان باشتر ئەبن سیانەی ڕێگاکان کە پێویستە بکرێ ئاسانتر ئەبێ بۆ هەموو لایەنێک استیفادەی باشتری سەبارەت بە پیرمام ئەگەر سوودی هەبێت بۆ شەقڵاوە وا بکات سەرنجی گەشتیاران و بەرهێنەران بۆ شەقڵاوە ڕابکێشێ سەبارەت بە پیرمام. طبعا پیرمام ئەبێ ئەو کاتە چونکە گەشتیار و سیارە بە ناو پیرمامان ناڕوات ئەو کاتە ئەبێ ڕێیەکی تر بدۆزنەوە بۆ ینی وەکو شوێنێکی نیشتەجێبوونی لێ زیاتر ئێستا خۆشی هەروایە زیاتر وەکو نیشتەجێبوونە بەڵام ئاسانکاری بۆ ئەوانیش هەر ئەبێت چونکە ڕێیان باشترە بێت چۆڵترە بێ ئەو سیارانەی کە ئیشیان بە پیرمام نییە پیاناڕۆن هەم بازاڕەکە ئەو جەنجاڵیەی تیا نامێنێ و کێشەی هاتوچۆ نامێنێ کە ئێستا کێشەمان هەیە چونکە زۆر جار خاصەتەن بە وەختی جەژنەکان و مناسباتەکان یعنی دانیشتوانی پیرمان بێزارە بن لەو قەرەباڵغی لە شەقامەکانە هەیە ئەوەیان نەجاتە بێ بەڵام احتیمال هەیە لە ڕووی ئابوووریەوە تۆزێک زەرەری تیا هەبێ بۆیان. باشە ئەم ڕێگایە ئەو جووساییدا کە لە هەولێرەوە دەست پێ دەکات بڕیار وایە تاوەکو حاجە ئۆمەرانیش درێژە بکێشێ لە ڕووی وەبەرهێنانەوە ینی حاڵەتێکی وای دروست کردووە و بەرهێنەران پرۆژە پێشکەش بکەن تاوەکو پرۆژە لەسەر ئەو ڕێگایە یاخود لە سنووری شەقڵاوە یان هەر شوێنێکی دیکە کە دەکەوێتە سەر ئەو ڕێگایە دروست بکەن؟ ئێستا لەم کاتەدا نە چونکە وەبەرهێنەرەکانیش حەلیەن ینی لە ئیستیقرارێکی تەواوانین بەهۆی زروفی ئابووری کوردستانەوە چاوەڕێن ینی زروفەکە ئیستیقرارێکی زیاتری پێوە ببینرێ ئەو کاتە ئەکید
پرۆژەی باش تەقدیمەکەن و ئەگەر زووتری شەقامەکان تەواو ببێ ئەو کاتەوە بەرهێنەرەکە ئەزانێت چی دروست ئەکا و ئێمەش ئەو کاتە ئاسانتر ئەتوانین مامەڵی بۆ جێبەجێ بکەین لەبەرەوەی شوێن هەیە ئێستا تەواو نەکراوە ئێمە ئێستا کە باسی تونێل ئەەکەین باسی بەشێکیەکەین هەولێر پیرمامە خۆ تا ئێستا بەشی کە زۆر گرنگە بۆ شەقڵاوە دەست نەکراوە بە جێبەجێکردن و تەواوکردنی نەک جێبەجێکردنیانی ئەنجام درراوە بەڵام تەواوکردنی پێویستە ئەویش لە لای شێرە سوارەوە لای دەبابەکانی شێرە سوارەوە هەتا ئەگاتەوە ناو شەقڵاوە دەرەچێت ینی ڕۆیتەوە بەرەو ڕێی حەریر ئەوە تەواو نەکراوە ئەگەر بێت و ئەوە تەواو بکرێت ئەنجا سوودێکی زۆری بۆ ئێمە ئەوێ ئەو کاتەوە بەرهێن ئەزانێن لەکوێ چی دروستەکە ئایا لەو منطقەیە پێویستە چی بکرێ ئایا بەنزینخانە و مەطعەم و خواردنگە بکرێ ئایا بازار بکرێ ئایا پرۆژەی سیاحی بکرێ ئەو کاتە زیاتر بە دیارەکەوێت باشە پاش بەدواداچوومان بۆمان دەرکەوت ئەو ڕێگایی کە دەکەوێتە سەر ئەو پرۆژەیە هەندێک مولکی ئەهلی هەبووە و کێشە و گرفتشی تێدا بووە ئێوە چۆن توانیوتان ئەو کێشانە چارەسەر بکەن طبعا ئەو من ماوەی 2 ساڵە لێرە دەست بەکار بووم لە بیدایەتی تەختیتکردنی پرۆژەکەەوە ئەو مڵکانەی بەبەر پرۆژەکە کەوتون معاملاتیان بۆ کراوە بۆ قەرەبووکردنەوە و طبعا معاملاتی قەرەبووکردنەوەکەش درێژە خایەنە زۆرە خایەنە لە بەریشتی قانونی و یاسایی زۆری تێدایە سەنەدی ئەرزەکان و خاوەن و ئەوانەشتی ڕۆتینیاتی تایە دەبێت تەواو بکرێ بەڵام ئێمە بەردەوامین هەچ کێشەیەکیان هەبێ یاخود کەسانێک هەبن نەنووسرابن لە قەرەبووە معاملاتیان بۆ ئەەکەین دەنێرێتەوە کەشفیان بۆ ئەکرێ و ئەگەر ئەوەلیات و سەنەدیان هەبێت طبعا معاملاتیان بۆ بەرزەکرێتەوە ئەوانش ئێوە لەکەیەکەوە دەستان بەو پرۆژەیە کردو ئەم پرۆژەیە لە ساڵی 2002 مباشەڕی کراوە کە پێشتر لە دۆڵێکی تەنگەبەر بوو ئێستا ئەم تونێلی لێ بەرهەماتوە و ئەم قرتاوە بەردەوامە کە درێژەکەی 8.8 کیلۆمەترە لە کارەکان بەردەوام بوون کات خۆی تا هاتنی ئەو قەیرانە کە وای کرد پرۆژەکە سست بێ ئێستاش ئەوە 2 ساڵە هەوڵماندایە بەردەوام بووینە هێدی بە هاوکاری هەندێک لە هاوکاریەکانی حکوومەت هاوکاری معنەوی بە دوواداچوونیان و هاندانمان 2 ساڵە بە تایبەتی لە بەرگەی قرتاوکردن گەیشتنە ئەو مەرحەلەیە ئێستا کاری قرتاوکردنمان تاو کردووە باشە لەسەردا چەندی ئەو پرۆژەیە دەتوانین بڵین تاو بە پێ ئامارەکان و زەرعی سولفەکانمان لە 1984 بۆ 84 کە کاری قرتاوکرد تاو بووە ئەم پرۆژەی تاو بووە باشە هەموو ئەو کەلوپەلانەی کە پێویستان بووە ینی هەند هاتوون پێشتر گرفتی ئەوەتان هەبوو کە ئەو کەلوپەلانە نەقز بوون داوای هێنانی ئەو کەلوپەلانەتان دەکەن کات خۆی لەم پرۆژەوە گرفتە زۆر بە گرفتی دیزاین هەبووە ماوەیەکی زۆری خایەن تا دیزاینەکە حازرکە لەلایەن کۆمپانیا تا ئەپروف کرا ئاخیر جار لەم ساڵە ستافێک لە تورکیا کارگەکانیان بینی کە ئەو ماوادانە دروست دەکرێت و بەخۆشبەختانە چەند ڕۆژێک 4 ڕۆژ لەمەوبەر وەجبەی یەکەم کە 3 ڕێلە بوو ماوادەکان گەیشت لەخوا بە زیاد بێ ئەوانی تریش بەڕێوەیەن مەزمعەیەکی ماوادی تر ماوە ئەبێ جارێکی لە تورکیا فەحسیان بکەین چێک بکرێنەوە لەلایەن ستافی دائیرەوە ئەوانی تریش دێن فەقەرەی ئەلکترۆمیکانیک دەست پێ دەکات باشە پێشتر قسە لەسەرەوە دەکرا وایە لە سەری ساڵی 2019 ئەم پرۆژەیە یعنی دەکەوێتە خزمەت هاوڵاتیە ئێستا هەمان ئامانج هەیە هەمان بەرنامەیە ڕاستە ئەو قسەیە هەبوو بەڵام لەبەر زۆری گەورەی پرۆژەکە و وردەکاری ئەلکترۆمیکانی کە بڕگەی زۆر وردی تێدایە دیزایانی زۆر وردی دەویست ئەپروفکردنی ماوادەکانی دەوێ ئەم لە دوای تونێلی زاخۆ مە دووەم تونێلە کە ئیشی کارەبا و میکانیکی تێدا بکرێ لە دیزاین و لە ئەپروفکردنی مادەکان و هێنانی کەلوپەلەکان تاخیر بوو بەڵام ئێستا هەموو شتەکان ئامادەن تەواو دەبێت باشە کەی تەواو دەبێت بە مەزەندەی ئێمە پێویستیمان بە 3 تا 4 مانگی تر هەیە بۆ ئەوەی تونێلەکە ئامادە باش دەبێت بە سەلامەتی هەموو هاوڵاتێک پێدا بڕوات ئێستا هیچ گرفتێکتان هەیە ئێستا گرفتی ئێمە
هەرچەندە بەڵێنمان پێدراوە کە هاوکاری بکرێ حکوومەت و بەڵێنەکانیش ئەمە قەناعەتمان پێ هەیە هیوادارین بەڵێنەکان بێتە جێ و حکوومەت هاوکارتر بێ بۆخۆیان لە نزیکەوە ئێمە ڕاستە کۆمپانیا ئەوان دەتوان باشتر تەداخلی ناو وەزعی مادیشمان بکەن هاوکار بن تەواوی بکەین. پێشتر حکوومەت چەند جارێک باسی لەوە کردبوو کە تونێلی پیرمام لە سەری ساڵی داهاتوودا دەکەوێتە بواری خزمەتکردنی هاوڵاتیان ئێستا پرۆژەکە وەکو بینیمان کاری لەسەر دەکرێت بەڵام پێتان وایە لەو کاتە تەواو بێت خۆی تونێڵی پیرمام کە لە 2010ەوە چۆباری جێبەجێکردن خۆی دەبواە لە 2014 تەواو ببایە کارەکانی بەڵام بۆ ئەو کات هەندێک کێشەی تەکنیکی و زائیدەن یاساییش هاتە پێشەوە یاسایەکەی بۆ شێوە بوو کە کۆمەڵێک ئەرزی خەڵک و کۆمەڵێک عوایق هەبوو کە تایبەت بوو بە یەکلاکردنەوەی لە سنووری دەسەڵاتی ئێمە نەبوو لایانی پەیوەندیاتر هەبوون بۆ ئەم کارە و بەداخەوەش پاشان کە لە 2014 بەدواوە قەیران دارایی دەستی پێکرد بەڵێندەرەکە خۆشبەختانە تاکو ئەم ساتە پرۆژەکەی پێگەی پرۆژێ بەجێ نەهێشتەوە بەڵام کارەکانی بە شێوەیەکی سز دەڕۆی پرۆژەیەکی استراتیزیە پرۆژەیەکی گەورەیە زیاتر لە 146 ملیارد دیناری گوشمەکەیتی و 8.5 کیلۆمەترە توڵی ڕێگاکە لەو 8.5 تەنها دوو نیوی تونێڵە کە ئەمە وەکو تەکنیکێکی نوێ بەم ساڵانەی دوای هاتە ناو پرۆژەکانی ئێمە و پلانەکانی ئێمە بەڵام سەبارەت بە پرۆژەکە ئێمە باسمان لە مودەی تاواوکردنی ئەو پرۆژەیە بوو پێشتر باسدەوە دەکرا کە لە سەری ساڵی 2019 تەواو بێت ئێستا بەڵێ کارەکان و بەردەوامن ئەوەی کە تەواو نەبووە تەنها بڕگەچیتی بڕگەی ئەلکترۆمیکانیکە کە ئەویش سێ بەشە بەشی ئینارەیە ڕووناکردنەوە بەشی تەهویەیە جێتفانن و بەشی ڕادار و تەلەفۆناتن کە ئەمە هەرسێکیان زۆر زەڕورن لە تونێلەکاندا و بە هەند وەردەگیرن بەبێ تەواوکردنی یەک لەم بەرگانە ناتوانین ڕێگاکە بکرێتەوە ئەوەی کارانی تەواو بوونە بڕگەی ڕێگاوبانەکەیتی باقی تاوکردنەوە سەتاسەتی پرۆژەکە تەواو بوونە ئێستا کۆی گشتی پرۆژەکە ڕێژەی ئەنجامدراوی زیاتر لە 86%ایە و بڕگەی ئەلکترۆنیکانی کەشی چوتە بواری جێبەجێکردن کە 58 جێتفانی لە خۆ دەگرێت 24یان گەیشتوتە موقع و لەو ڕۆژانە دەست بە بەستانی دەکەن ئەوەی کە ماوەتەوە ئەو دوو بڕگەی ئینارە و کە تەلەفۆنات و ڕادار ئەمەش بەردەوام کارتیدا دەکرێت وە پەیوەندیدار نییە بە هاتنی وەرزی زستان زۆر هاوڵاتیان گلەی ئەوە دەکەن کە وەزیرستان بێ پرۆژەکە دەوەستێت نەخێ پرۆژەکە ناوەستێت لە بەروێ ئیشکارەکان هەمووی لە ناو تونێلەکە دەبن بەڵام ئێمە هەموو هەوڵ و کۆششی خۆمان کرد بۆ ئەوی کە لە سەری ساڵ تەواو بێت بەڵام پێناچی لە سەری ساڵ تەواو بێت چکە بڕگەکانی ماویەتی هەندێک پرۆژە کاکوونەر هەندێک پرۆژە پێشەوەی تەواو ببێ هەندێک جار دەکەوێتە بواری خزمەتکردنی هاوڵاتیانەوە یعنی بیرتان لەوە کردو بەڵێ بیرمان لەوە کردوتەوە و جێبەجێشمان کردێت لە هەندێک شوێن بۆ نمونە تونێڵی میراوە ئەگەر خۆتان و هاوڵاتیان دەزانین کە سەردانی قەزایەکانی سەرەوە دەکەن یان بە پێچەوانەوە کە لەسەرەوە دەگەڕن و ناوشار بۆ تونێلەدا دەڕۆن هەرچەندە ئەو تونێڵە کارەکانی 100% تەواو نەبووینە وەکو ئینارە وەکو جێتفان بەڵام چونکە توڵی تونێڵەکە 361 مترە مەترسی لەسەر گیانی هاوڵاتیان نییە بەوەی کە جێتفانەکە کار بکە یان نەکە بەڵام بۆ تونێڵی مەسیف چونکە درێژەکەی 2 کیلۆمەتر و نیوە پێویستی بە هەوا گۆرچێ و پێویستی بە ئینارە هەیە تا تەواو نەبوونی ئەم بڕگانە زۆر مەترسیدارە بەکردنەوەی بەرامبەر بە هاوڵاتیان بەڵێ بەشی ڕێگاوبانەکەی دەتوانین بیکەنەوە بەڵام بۆ تونێڵەکە تا کارەکانی ئەلکترۆنیکانی تەواو نەبێت ناتوانێت بکرێتەوە بۆ ئەم مەبەستە ئێمە ئەو بەشەی کە لە دوای تونێڵەکەوە دێ ئەمەشیان کێشەیەک بوو بەڕۆی ئێمە کە
بەڵێندەری دوو بەڵێندەری جوایزن بەشی یەکەم کە لە بەستۆرە دەست پێ دەکات تاکو تونێڵی مەسیف و لە دوای تونێل پرۆژەیەکی دیکەی کۆمپانیایش دیکەی تورکە کە ئەو ئامادە نەبوو بێ دەست بەکار بێتەوە ئێمە بە شێوە ڕاستەوخۆ دوای وەرگرتنی ڕەزامەندی سەروی خۆمان ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی ئەو پارچەیەمان لێ قەتع کرد کە لە کۆمپانیای دیکەی دووەم با بڵێن خۆمان جێبەجێ دەکەین بۆی هەماهەنگ بێ لە کاتی تەوابوونی ئەوەی کە من تێبینیم کرد لە کاتی بەدواداچوونەکەم بۆم دەرکەوت ینی وەزارەتیش توانەکانی حکوومەت لەبارن بۆ ئەوی پرۆژەی هاوچەرخ پرۆژەی باش وەکو تونێلی پیرمان جێبەجێ بکەن بۆچی زۆر جار ئێوە پشت بە کۆمپانیەکان دەبەستن ئەگەر خۆتان خاوەنی ئەو توانایە بەڵێ خۆی ئەمە دەبی پۆلێن بکەین کارەکانی حکوومەت بابرن بە تایبەت وەزارەتی ئاودانکردنەوە دوای نۆتویەک دوای 2023 و دوای 2014 هەر یەکە و لە کات و ساتێکدا کە ئێمە ڕەنگە لە دوای 2004ەوە بە فعلی 2005 ئێمە کەتینە ناو پرۆژەی استراتیژی و پرۆژەی بە دووسایتکردن پرۆژەی دروستکردنی ڕێگا چکە خۆتان دەزان ئێمە وڵاتێکی هەژارین لە ڕووی ڕێگاوبانەوە ئێمە لە غێری ڕێگای وشکانی هیچ ڕێگایشی دیکەمان نییە وەکو هێڵی ئاسنین وەکو ڕێگای ئاوی هەتا ڕێگای ئاسمانیش جۆرێک لە جۆرەکان بەو شێوەیە نییە کە ئێمە بتوانین بەکاری بێنین و خۆتان دەزانین زۆر جار بە لە ڕووی سیاسیەوە فرۆخخانەکان دادەخرێت ئێمە ئەوەی هەمانە تەنها ڕێگای وشکانیە ئەو هەوڵ و کۆشەی ئێمە لە دوای 2005ەوە تاکو ئێستا تاکو 2014 دەتوانین بڵێن بۆ بە دووسایتکردن بۆ دروستکردنی تونێل کە ئەمانە تەکنۆلۆژیای نوێن پرۆژەی استراتیژی نوێن بەنسبەت ئێمە وەکو هەرێمی کوردستان ئێمە بیرمان لەوە کردوتەوە تا ئەگەر نەگەیشت باینە ئەو ڕۆژگاری کە لە 2014 بە دواوە کە ئێمە زیاتر لە 5 ساڵە دابڕینە لە ئاودانکردنەوە و بە دووسایتکردن ئەگەرنا ئێمە پلانی ئەومان هەبوو تاکو 2020 ڕێگای هامڵتۆن کە لە هەولێرەوە تاکو مەرزی حاجۆمەران و کە سنووری ئێران بە هەرێمی کوردستان سنووری ئێران و پاشان سەرجەم باشوور ناوڕاستی عێراق بە سوودمەند دەبوون لەم ڕێگای بە دووسایت بکرێ و بەشێکیان چوونەکردن ئێستاوە ئێستا ئێمە نەفەسێکی ئابووری باش هەیە ئێستا ئێمە زیاتر لە 150 پرۆژەمان وەستا بوون پرۆژەی وەزارەتی ئاودانکردنەوە بین کە لەسەر بودجێ ئاسایین یان پلانی وەزارەتی ئاودانکردنەوە و بەشێکیان لەسەر تەنمەی ئەقالیم بوون پەرەپێدانی پارێزگاکان کات لە ڕێگای گوند و ڕێگای لاوەچی و ڕێگای سەرەکی لە خۆ دەگرت ئەوانە زیاتر وەستا بوون هەندێکیان کۆتایی هێنانی کاریان پێکرابوو بەداخەوە دوای ئەوەی کە ڕەزامەندی هەردوو لە حکوومەت و بەڵێندەر پرۆژەکە هەڵوەشایەوە ئێمە ئێستا فۆکەسمان لەسەر ئەو پرۆژە استراتیژیانەیە کە بە نیوەچڵی بەجێ و ماون ئەوانە تەواو بکرێن. لەم بەدواداچوونەدا بۆمان دەرکەوت کە لە 1984 پرۆژەی تۆنێلی پیرمام تەواو بووە و بڕی زیاتر لە 130 میلیۆن دۆلاری لێ خەرجکراوە بەپێی بەرپرسانی ئەو پرۆژەیە کە هەم نوێنەری کۆمپانیاکان و هەم نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان باسی لێوە کردووە ئێستا ئەم پرۆژەیە پێویستی بە 20 میلیۆن دۆلارە تاوەکو لە ماوەی 3 مانگی داهاتوودا یاخود 4 مانگی داهاتوودا تەواوی ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێ و بکەوێتە بواری خزمەتی هاوڵاتیانەوە تا باسێکی دیکە و بە دوواداچوونێکی دیکە بەخواتان دەسپێت.